دوءانەکەی شوێن ماڵە گەورە دەرەو خوار ئەڕۆیی بە پێش و دەورە تۆ بەڕووناکی وێنەی بلووری ئاوی زیندەگی گشارە دووری لە ڕاگوزەردا بە دڵی پڕخەم ڕۆژی ڕووناکم لێ بووە بەتەم ئەناڵم ئەڵێمت تۆ وەک ئاوێنەی بۆ شوێن دەست کردگار وێنەی بۆش پێم نانوێنی وێنەی فۆتۆگراف وێنەی شیرینی نازنارانی ڕۆژێک لە ڕۆژانی ساڵی 1960 زاینی ماڵی مەحموود ئاغای هەمزە ئاغای مەسرەف خۆشی و بەشارەتێکی زۆری تێکەوت. گۆزەبانە دەبەخشرایەوە، مزگێنی ئەدرا و زەردەخەنە لەسەر لێوی ئەو پیاو مەعقولانە دەنەخشا کە پیرۆزباییان لە مەحموود ئاغا ئەکرد، چونکە خوا کوڕێکی دابووە. لەبەر ئەوەی باوکی مەحموود ئاغا واتە هەمزە ئاغای مەسرەف لێپرسراوی کاروباری دارایی ئەحمەد پاشای دوامێری بابانیەکان بوو، مەحموود ئاغاش پیاو مەعقولێکی ئەو دەڤەرە بوو. لە ڕۆژی سیانزەیەمی لەدایکبوونی پیرەمێردا مەولودنامەیان خوێند و خواردن بۆ هەژاران نێردرا و بەرێک بۆ منداڵانی بێباو کردرا و مەلاش بانکی بەگوێی ئەم ساوایەدادا و ناونرا تۆفیق. یەکێک لە ناوە دیارەکانی نیوەی یەکەمی سەدەی ڕابردوومان پیرەمێردە. پیرەمێرد شەخسیەتێکی جیاوازە و یەکێکە لە ناوە هەرە دیارەکانی نیوەی یەکەمی سەدەی ڕابردوو لە کوردستانە بەگشتی و بە تایبەتیش لە کوردستانی باشوور و بە تایبەتی تریش لە ناوچەی سلێمانیە. تۆفیق بە ناز و نیعمەت و خۆشەویستیەوە پەروەردەکرا تا تەمەنی گەیشتە 7 ساڵان. ئەو ساییتر بردیانە حوجرەی مەلا حسێنە گۆجە بۆ خوێندن، لەوێ مایەوە هەتا قورئانی تەواو کرد. اینجا سمایل نامە و چەند کتێبێکی تری وردی لێی خوێند. خۆیدایە خوێندنەوەی ئەدەبیات و شەعر و سەرگوزشتەی ئەدیبان و شاعیران بەپێی ئەوەی کە لە بنەماڵەیەکی ئاشایردا چاوی هەڵهێنا بوو، ئارەزووی سوارچاکی و تفەنگچێتی پەیدا کرد. لە دوای ئەوەی کە ئیتر بەرەبەرە لە خوێندنەکەشی پێشکەوت، وا پێویست بوو لەسەر فەقێتی دەوام بکە. بۆ ئەم مەبەستەش چووە مزگەوتەکەی خۆیان، مزگەوتی هەمزە ئاغا، لای مەلا مەحموود دەستی بە خوێندنی عەرەبی کرد. پاشان لە تەک چەند فەقێکی هاوڵیا چوونەبانە. لە دواییدا گەڕاوەتەوە بۆ سلێمانی و لەو ماوەیەدا لە خوێندنی عەرەبیدا بەرەو پێشکەوتن دەچوو. ئەو جا دەستی بە خوێندنی سیوتی کرد، بەڵام پێش ئەوەی تەواوی بکات دەستی لە خوێندن هەڵگرت و ڕووی کردە ژیانی ڕۆژانەی ئەم دنیایە. لەو سەردەمەشدا هەر کەسێک خوێندنی مەلایەتی تەواو نەکردبا و وازی لێهێنابا پێیان دەوت میرزا. ماوەیەکی دوور و درێژ کاربەدەستی حکوومەتی عوسمانی بووە لە شارەزور و هەڵەبجە و شارباژێڕ و سلێمانی. پیرەمێرد هەندێک وەزیفەی بینیوە، بەڵام بەپێی ئەو بیرەوەریانە و نووسینانەی خۆی ئەبینین پەیوەندێکی کۆمەڵایەتی زۆری هەبووە. خوێندەوارێکی دیار بوو. ئەو زەمانە تورکیزان و فارسیزان لە وڵاتی ئێمەیە کەم بوون، مەگەرەوانەی و بنەماڵانەی مەلازادە بوون، یاخود خوێندنی قوتابخانەیان هەبووە. پەیوەندی لەگەڵ کەسە ناسرا و گەورەکانی ئەو زەمانەیە هەبووە. بۆ نمونە پەیوەندیەکی ڕۆحی زۆر خۆشی هەبووە لەگەڵ مەحموود پاشای زافکەیشە بۆ لە سەرکردی دیارەکانی ئەم ناوچەیە. لە تشرینی یەکەمی ساڵی 1895دا
پیرەمێرد گوازرایەوە بۆ کەربەلا بە وەزیفەی یاریدەدەری دادوەری گشتی، بەڵام بڕیاریدا کە نەچێت بۆ ئەو وەزیفەیە و بە یەکجاری دەست لە فەرمانبەری دەوڵەت هەڵبگرێت. شێخ ماریفی نەقیب و شێخ مستەفای نەقیب پێویستیان بە یەکێکە بێ وەکو ئەوان ئەوختە پیانە میرزا، یعنی دەوری سکرتێرە بینێ. تۆفیقی مەحموود ئاغای هەمزاغای مەسرەف گەنجێکی خوێنەوار و ڕووناک بیربووانەوە ئەویان ئینکردۆ خناکردو کە بۆ بە سکرتێری تایبەتی شێخ مستەفای نەقیب. پاشان ئەم لێهاتووی و بەهرەداریەی پیرەمێرد بووە کە شێخ سەعیدی حەفید دەستنیشانی یەکاوەکو یەکێک لەو وەفدەی کە چەند بۆ بینینی سوڵتان عەبدولحەمید لە ئەستەمبوڵ کە وەفد تەرتیبەکەن بۆ ڕۆیشتن شێخ مستەفای نەقیبی تایە و شێخ سەعیدی خۆی ڕئیسی وەفدەکەیە کە ئەڕوات و شێخ محەممەد کوردی تایە مامۆستا زێوەری شاعیری تیا بوو بە تۆفیقیش ئاڵێن کەوسا تۆفیق ڕود و تۆفیقی مەحموود ئاغای هەمزاغای مەسرەف ئەوی شانگەڵاچێ. ئەو دەمە تۆفیق خاوەن ژن و مناڵ بوو، بەڵام دیسان ماوەی ئەوەی نەدا کە ژن و منداڵ ببنە کۆسە بڵە ڕێگەی ئەم سەفەرەدا. ئەو دەمە تۆفیق ماڵئاوایی لە دۆست و هاوڕێیان و لە غەزالەخانی خێزانی کرد کە دەستی بەسەر قژی کچە بچکۆلەکانی داهێنا، هەرگیز بیری نەدەکردەوە کە ئەم سەفەرە ئەوەندە درێژ بخایێنێ. خێزانی ناوی غەزالەخان بوو. غەزالەخان سێکچی هەبوو. مەهدیە بە مناڵی وەفاتی کرد، ئامنە خێزانی کاک میرزا عومەر فەتاح بوو لەگەڵ ڕەحمەخان. ڕەحمەخانی کچی فایقوشیاری لێبوو، ئەحمەد زرنگ، فاتمە پەروین، ئەوانە مام و پورەکان من. من پیان ناڵێم مردوو، چونکە لای ئێمە زینون لە ناو میلەتا زینون بە کردار ئەم قسەیاڵێم بە بەڵگەوە لەبەر ئەوەی پیرەمێرد لە ساڵی 1950 تاکو ئیستا کە وەفاتی کردووە، هەتاکو ئیستا خەڵک باسیەکە، باسی ئەو مەکتەبەی کە داینا ئەو عیلمەی کە بەجێ یەشت خەڵک هەتاکو ئەمڕۆ باسیەکە. ئەمڕۆ ڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە، جەژنێکی کۆنی کووردە بەخۆشی و بەهاتەوە. ئەمە لەسەر جێگاکەی پیرەمێرد نووسراوە کە ئیستاتیان نووسووە. ئەمە شوێنی پیرەمێردە. لێرەدا لای چەپێەوە ڕەحمەخانی کچی نەنکمە، لای ڕاستیەوە خاڵە جەمیلە کە خوشکەزای پیرەمێردی نەمرە. ئەو لایەنەوە فایەقوشیاری ڕەحمەتی باوکمە کە کچەزای پیرەمێردە. هینە ئەم لاوە کاکەشە هەیە شازاد سایب کە ئێمە هەر بە کاکەشەیە بانمانە کرد. اینجا ئەگەر بچینە تارمەکە، لە تارمەکە مامی تایە ئەحمەد زرنگ کە کچەزای پیرەمێردە و فاتەخان کە ئەویش کچەزای پیرەمێردە پورمە. لەو لاشەوە کاک نیهال سائب، لەو لاشەوە کاک ئازاد سائب. ئەو برادەرە کە ناوی فەرمان بوو ئەیوت وەختی خۆی ئێمە کە ئەهاتینە ئێرە ئەو عانە دەرگای نەبوو، دیواری نەبوو، قفڵی نەبوو، کە هاتینە ئێرە باوکمەویت پێیوتینە ئەوی بچنە ئەوێ
چنە سەر تەلەکەی مامەیارە لای پیرەمێردەوە سەعی بکەن چکار لەوێ مێشکتان وەریەگرێ ئەم قسەی کە ئەم کوڕە ئیستا پێیوتم ئەمە دەلالەتی باوکی پێیوتووە باوکی کام قسەی پێوتووە مەبەستێتی لە پیرەمێرد کابرایەکی زانست بووە کابرایەکی مەزن بووە و ئەشیوتم لێشم پرسیوتم باشە کە هاتن لێرە سەعیتانە کرد چۆن ئەڕۆشن لە ئیمتیحانە وتی قسەکەی باوکم دەرەچوو. یەک بابەت هەیە کە من باسێکەم لەسەر پیرەمێرد ئەویژەوەیە خاوەنی هۆنراوەی کە دەڵێنە ئەو هۆنراوە ناسراوی کە لە کوردستانە لە زاری هەموو کەسێکەوە جۆر لێ ئەبێتەوە ئەم هۆنراوەیە کاتی خۆی ئاوازەکەی پیرەمێرد لە تورکیاوە هێناوێتی لە گۆرانێکی تورکیەوە هەروەها عەرەبیش هەر لە تورکیا وەریگرتووە و گۆرانی قەد و کەلمە یاسیان لەسەر وتووە کە دەڵێن ئەمەنە هێندە خۆش بوو نەک تەنها بۆ خەڵکی شاری سلێمانی بەڵکو هەموو کوردستان بەڵام ئەم گۆرانێ بوو بە سمبولێک لە ناو بنەماڵەی سایب و بنەماڵەی هەمزاغای مەسرەفە هەموو نەوەکانی ئەم گۆرانیان لەبەرە. پیرەمێرد هەر لێرەوە کە ڕۆشتووە بە تەکلیف ڕۆشتووە بە تەکلیفی سوڵتان ڕۆشتووە فارسی و عەرەبێکی و کوردێکی زۆر شیرینی زانیوە و هەر کە ڕۆشتووە بۆ بە قەڵەمی سوڵتان لەوێ کە چۆتە ئەستەمبۆل لەوێ گۆڕانکاریەکی زۆر گەورە بەسەر هزر و بیرکردنەوەی ئەو زاتە هاتووە. ئەو دنیاە ئەبینی دنیایەکی زۆر سەیرە ئەم لە شارێکی پچکۆلی ئەو زمانی سلێمانی لە 1990 قیاسکە بێت چۆن بێت و ئەبینێ دەرە دنیایەکی منەوەری پێشکەوتو و بە تایبەتیش ئەو تازەگەرێتی کە لە ئەوروپا بووە گەیشتە تورکیا چ لە شعرا چ لە ئەدەبە چ لە مۆدرنیزمی ژیانە بە حکومێک کە پارێسی زانیوە ئیشیان پێبێ لە دەرباری شاهانە لە بیلاوتانی بۆ نووسینی کاغەز یەکێ لەو کاغەزانی کە پێی ئەنووسن بەدڵیانە بێت ئەکرد بۆ وەرگێر لە ڕێگەی ئەو وەرگێریەوە یعنی شوێن پێی خۆیە کاتەوە لە قەسرە لای خەلیفەکان. عیزەت پاشای نووسەری دەرباری سەڵتەنەت لە ئەستەمبۆڵ بۆ لەمدانەوەی ئەو نامەیە کە ناسرەدینی شای ئێران بۆ سوڵتان عەبدولحەمیدی نردبوو داوا لە حاجی تۆفیق دەکات بە فارسی وەڵامی سوڵتان بۆ شای ئێران بنووسێتەوە. وەڵامەکە هێندە جوان دەبێت سەرنجی کاربەدەستانی دەرباری سوڵتان ڕادەکێشێت بۆ پاداشتی ئەمە ئێرادەی سوڵتانی بۆ دەرچێت دەبێ بە ئەندام لە ئەنجومەنی باڵادا لە ئەستەمبۆڵ هەروەها پلەی بەگێتیشی دەدرێتێ. داوای وەکالێ من لە کوردستان خوێندنی حوجرەم خوێنەوە خوێندنی حوجرەش ینی هەتا گەیشتەوەی کە نیوە مەلایەتێکشم خوێنەوە کتێبی عیلمەکان بەڵام حەزم لە کتێبی لە خوێندنی ئیترە بەڵێ ئەمە بچمە حقوق ئێتر لە کولی حقوق وڵاکرێ لە ڕگای نووسینی نامەوە بۆ شای ئێران ئەوە دەرگای بوو ئەوەی بۆ کاتەوە کە بتوانێ بخوێنێ کۆلیجی حقوقی ئەو زەمانە بخوێنێ کە ئەو وەختە بەڕاستی یەکێ بۆ لە
ڕشە هەرە گرنگەکانی ئەوانەی کە خوێنەوارە گەورەکان ئەو ڕشانیان تەواو کردووە. لە پاش ساڵێک لەگەڵ شێخ سەعید و شێخ مستەفا و گەلێک ڕۆشنبیر و پیاوانی بەناوبانگی سەفەرەکەیدا دەچن بۆ حەج. تۆفیق دەبێت بە حاجی تۆفیق. کاتێک لە حەج دەبن، وەفایی شاعیر و سەید ئەحمەدی خانەقەی کەرکووک دەبنە هاوڕێی حاجی تۆفیق. پیرەمێرد لەم بارەیەوە دەڵێ وەفایی کە لە پێشدا موفتی شەعرە جوانەکانی بووم، وا ڕێکەوت لە ماڵی خواشدا هاو ناڵە و ئەفغانی بووم. لە پاش حەج لە ڕێگەی حیجازدا مرد و سەید ئەحمەدی خانەقا لەسەری بند بوو تا ناشتنی ڕەفیقی گریانی بوو. لە پاش ئەوەی سەید ئەحمەد ڕۆ عێراق دێت و حاجی تۆفیقیش دەچێتەوە بۆ تورکیا. پەیوەندیەکی زۆر تند و تۆڵی بە کاربەدەستە گەورەکانی ئەو سەردەمی ئەو ڕۆژگاری دەوڵەتی عوسمانی هەبووە، پەیوەندی باشی لەگەڵ زانا و ڕۆشنبیر و ڕۆژنامەنووسە گەورەکانی ئەستەمبۆل و دەرەوەی تورکیاش هەبووە. لە تورکیا کۆمەڵێ باسی کۆمەڵێ دەستنووسیەک کۆمەڵێ مەقالەیە کرد کە بڵاوی کردوێتەوانێت لەوێ بە ناوی T.C. دا دوای پرسیارم کرد وتیان ئەمە تۆفیق سلەیمانی لایە یا تۆفیق سلەیمانی، یعنی بە کۆدێک ناوەکانی دانەکە کۆمەڵێک لەو نووسینانە بەداخەوە تا ئێستا ئێمە زانیاریمان زۆر کەمە لەسەر ژیانی پیرەمێرد لە تورکیا. لە ڕۆژنامەکانی مصر و ئەستەمبۆل و هەروەها لە ڕۆژنامەکانی ئێران مەقالە و وتاری جۆراوجۆری بڵاو کردوتەوە. جگە لە تێگەشتنی بۆ لایەنە یاساییەکان بۆ لایەنە ئینسانیەکان بۆ دادپەروەری بۆ ژیان کراوەتەوە بە ڕووی وڵاتە ئەوروپیەکانە. یەک دنیا بابەتی لە گۆڤاری تانی فەڕەنسیا بڵاو کردوتەوە، یەک دنیا بابەتی لە ڕۆژنامەکانی تارانە بڵاو کردوتەوە، یەک دنیا بابەتی لە ڕۆژنامە عەرەبیەکانە بڵاو کردوتەوە. پیرەمێرد لەوێەوە زیاتر ناسراوە کە لێرەوە ڕۆشتووە خەڵک بەو ڕادەیە ناسیوە. گرنگی پیرەمێرد لەوایە لە ئەستەمۆڵ بە زمانی سۆرانی چامەکەی نالی بڵاو کردوتەوە لە ژینە و بە عەرەبی و بە تورکیش تەرجمەیەکی ڕۆحی کردووە بڵاوی کردوێتەوە. یەک دنیا بابەتی نووسیوە بە کرمانجیش و بە هەورامیش و بەوەش. ئەو هاتووە مسامانەکانی وەلی دێوانی جارێکی تر کردوێتەوە بە کوردی، یعنی ئێمەی کەوای لێکردین بە تایبەتی سۆرانی و کرمانجی کە مەولەوی و بێسارانی و وەلی دێوانەمان ناسیوە بڕواتە بێت لە ڕێی پیرەمێردەوە بە پلەی یەکەم ناسیومانن. یەک دنیا نووسەر و بیرمەندی پارچەکانی تری کوردستانی بە ئێمە ناساندووە. پیرەمێرد پەیوەندی زۆری هەبوو لەگەڵ ئەدیبە گەورەکانی تورکە، لەگەڵ عەبدولحەق حامید، یوسف زیابەک، ئەکرەم بەک، لەگەڵ زۆر لە بنەماڵە ناسراوەکانی کورد، بۆ نمونە لەگەڵ سەعید پاشای خەندان کە ساڵانێک وەزیری دەرەوەی دەوڵەتی عوسمانی بۆ پاشان 10 ساڵ بووە بە سەرۆکی شورای دەوڵەت لە دەوڵەتی عوسمانیە. تێکەڵی مەسەن لەگەڵ خالید جبران و عەبدوڵاجۆ دەتوی مەلا سەعید نورسیە، لەگەڵ زۆر لەو پیاوە گەورانەی کووردا تێکەڵی هەبووە. لە دوای ڕاگەیاندنی مەشروتیەتی عوسمانی لە ساڵی 1970 وەختێک بۆ یەکەمی جار جەمعیەتێکی سیاسی ئاشکرای کوردی بە ناوی جەمعیەتی تعاون و تەرەقی کورد دروستە بێ، پیرەمێرد دێشێ بۆ لە دامەزرێنەکانی. لە ساڵی 1970 یەکەم ڕێکخراو دانێ کە کورد تعاون تەرەقی غەزەتە سیە و ڕۆژنامەیە دەرەکەوە یەکەم ڕۆژنامەی کوردیە کە وێنەی بڵاو کردوێتەوە. بڵاوکردنەوەی وێنە لە سەردەمی دەسەڵاتی عوسمانیە بۆ ئێستا زۆر ئاسانە، بەڵام بۆ ئەو کاتە زۆر گران بۆ چونکە پیان وا بۆ ئەمە شەریکدانانە بۆ خوا و ئەمە کوفرە و ئەمە ئەوەیە. یعنی هەموو عناسرانی ئەو لە ئەوروپا و لە سەردەمی یعنی ژیانی نوێ وەریگرتوون هێناوێتیەوە ناو سامانی وڵاتەکە. دوایی لە ژینی ئەستەمۆڵا یەک دنیا بابەتی بڵاو کردوێتەوە، هاتووە بەرهەمی نووسەرە کوردەکانی کردووە بە عەرەبی و بە تورکی، دیسانەوە بەرهەمیکی زۆری ئەو زمانانەی تری کردوێتەوە بە کوردی. لە ڕێکخراوەکانە ئیشی کردووە، لە هانی خەڵکەکانی تریاوە لە چالاکوانەکانی یاوە ڕێکخراو دروست بکەن. ویستوێتی ناوەندێک بۆ زمانی کوردی دروستکە، هەیئەتێ دروستکە چۆن ئەکادیمیای کوردستانمان هەیە. یەکەم هەوڵ پیرەمێرد دیاوێتی ویستێتی و ناوەندە دروستکە لە ئەستەمبۆڵ، زمانی کوردی یەکخا، زمانی ستاندار دروستکە. ئەو کەسێ بۆ بڕوای وا بووە ئەبێ ئەمڕۆ خۆی پێ بگەێنێ بۆ سبەینەیەک سوودی هەبێ. ئیشی لەسەرم بنەمایە کردووە. لەم ماوەیەشدا پیرەمێرد وەک پیاوێکی خاوەن ڕەوشت و داوێن پاک نایەوێت بە هیچ جۆرێک ناوی گرت بگرێ، ویستی ژیانی ڕەبەنایەتی بەجێبێڵێت و ماڵۆچکەیەک بۆ خۆی پێکەوە بنێ. لە ئەنجامدا ئافرەتێکی لە بنەماڵەیەکی ناسراوی ئەردینیە خواست کە ناوی سامی خانم بوو. لە هەفتەی 1904دا حاجی تۆفیق و سامی خانم کوڕێکیان بوو، ناویان نا نەژات. دوای 3 ساڵ لە 1/5/1907 کوڕێکی تریشیان بوو، ناوی ویداد بوو.
نبسيتي يا نبسيتي يا نبسيتي ليل بسيتي تخوى بسيتي درد مينتي يا جان بسيتي هند أبي توش نقبتي هند أبي ليلي توش نقبتي قنية تنهى جراويفتي يا نبسيتي پیرەمێرد پیاوێکی عاشق بووە، عشقی خاک و عشقی نەتەوە و عشقی ئەدەب و عشقی شعر و عشقی دنیای ڕۆمانسی ئەو کە چێتە تورکیا زۆر معجەبە بێەوە وە تەسەووریش نییە کە ئەوەی پێ بچێت ئەی گێرێتەوە ئەنی ئەو شەوانەی سەڵتانەتێ بووە لە قەسرێکی گەورە لە گوێ شەت و ئەم مۆسیقا و تەرتیبای گوێریە بێت و ئەم پیاوە گەورە گەورانە ئەبینێت کام پیاوی ناوداری ئەو زمانەی تورکیە لە ڕووناکبیرەکان لەوانەی کە زۆر پێشکەوت و خواز بوون ئەوانە بوون بە هاوڕێ هاتنە سەرکاری کەماریەکان لە تورکیا ئیتر هەموو دەنگێشی کوردی یاساغەکە و ئیتر کورد لێ خەدەغا بێکە چالاکی سیاسی و کولتوری و ڕۆشنبیری هەبێ لێرەوە خزمەکانی نامی بۆ وەنیار ئاڵن ژیانت نەمەترسێ وەرەوە یەکێ لەو کارزانەی کە بۆیە نووسێ مستەفا سایبە کە خوشکەزایەتی ئەوش بە شعر بێڵێ نازانم نسیب بۆ کوێمە بە ئاخۆ پێتان ئەگەمەوە یاوی ئەم بەلای من ڕەنگە ئەم بەرکەوتانی پیرەمێر لەگەڵ کللتوری ئیمپراتۆریەتێکی گەورەی وایە خاوەنی شارستانیەتێکی گەورە وای لە پیرەمێر کرد کە حوزنی وڵات گەڕانەوە بۆ وڵات و بۆ نیشتیمان بێتەوە بۆیە پیرەمێر لە دێڕە شعریاڵێ کاولەکەی وەتەن هێندە شیرینە ژاری دووپشتی عەدبەت هەنجوینە یعنی مبالغەیەکی فەزیع لەناو ئەم شعرا هەیە بەڵام لەو مبالغە گەورەیە وانێت تێ ئەگەی چە حوزنێکی وڵاتپەروەری نیشتیمان دۆستی لەوا هەیە کە تۆ کاولێکە بەڵام لات بەهەشتە. تەمان ئەو لێوێژنی هێناوە ژنەکە ناوی سامی خانمە دوو کوڕی هەبووە ویداد و نەژاد لە کاتێکە کە لە مەحەڵتەی لە ئێزگەی شەمەندەفەر خواحافیزی لەکەن من ئەوم تصەوە کردو ئاخۆ ئەم جارە کە ئەم ژن و مناڵانە بەجێڵێ بیری ئەوەی ناکێتەوە کە 25 ساڵ لەمەوبەر کە لە سلێمانی ژنێک و دوو کچی بەجێشت و هات بۆ ئێرە و ئەم چارە نووسی ئابەمەگەی کە 25 ساڵە ئێستایان بینێتەوە ئەیاخۆ ئەمان کەی ببینێتەوە. گەورەی پیرەمێر لەوەیە کە ئەو ناز و نیعمەتی ئەستەمبۆل و خێزان و ژن و ماڵ و مناڵی خۆی بەجێهێشت لە ناوەڕاستی بیستەکانی سەدەی ڕابردوو گەڕایەوە بۆ شاری سلێمانی. شاری سلێمانی ئەو وەختە بە چاو ئەستەمبۆل شوێنە دەیەک بووە کە هیچ زۆرە ئاوەدانی و هیچ شتێکی تێدا نەبووە. پیرەمێر ساڵی 1925 ئەگەڕێتەوە بە کورسان. دیارە سەرەتا جۆرێک لە دوودڵی هەبووە بەڵام دواتر لە بەغا معروجیاوە کە دۆسێکی دێرینی بووە لە ئەستەمبۆڵەوە ناسیبیە ئەو پەشیمانیە کاتەوە کەم و زۆر دەتوانانی بڵێن لە ساڵی 1926 پیرەمێر لە کورسان جێگیرە بێ. دوای دابڕانی 25 ساڵ لە کورسان خەریشی ئەوە بێ ور دەبێتەوە لە کوردەواری ور دەبێتەوە لە حاڵ و باری کوردەواری هەڵکەوتی کوردەواری ئەو واقعە کۆمەڵایەتی کە لە دوای لکاندنی ئەم پارچەی کورسان بە
دەوڵەتی تازە دامەزراوی عێراقەوە پێیا بێ ینی کەم و زۆر من پێم وایە وەکو ئەو وایە لە خەڵوەیە بوو بێ کە بیرەوە کاتەوە چ ڕێگایەک هەڵبژێرێ بۆ خزمەتکردن هەندێک شعرە نووسێ بۆ نمونە لە گۆڤاری دیاری کوردستان و هەندێک شعریشە نووسێ وەکو من دواتر بۆم دەرکەوتووە بەبێ ناوی خۆی لە ڕۆژنامەی ژیانە کە لە ساڵی 1926 لە سلێمانی دەرچووە لەو دەورەی دوای شەڕی بەدەرکی سەرای سلێمانی کە ئەتوانی بڵێ سێم دەورەی ڕۆژنامەی ژیان کە خوارێ خۆشبە حسێن نازمە بێ بە سەر و سەرپەرشتی ڕۆژنامەی ژیان پیرەمێرد هاوکارێکی نزیشی بووە هەم لەو زمانەیە شعری بڵاو کردەوە هەم هەندێک نووسینیشی هەیە هەتا لە 1932 حسێن نازم کە سەرنووسەری ڕۆژنامەکە بووە کۆچی دواییەکە ئیتر پیرەمێ دەبێ بە سەرنووسەر و لێپرساوی ئەو ڕۆژنامەیە کە ڕۆژنامەی ژیان بووە دوای ماوەیەک چاپخانەکەش ئیجارەکە بەناوی خۆیەوە ئیتر خۆی شتادەکە و بەدەست خۆی بێ یەکەم پەیامنێرە کە خۆی لەسەر شوێنی ڕووداوەکان لە کەرکووک باسی چاڵەنەوتەکان و پرۆسی نەودەرهێنانی کردو راپۆرتی لەسەر نووسیوە ئێمە نەتوانم بڵێم بۆم دەرکەوت کە یەکەم ڕۆژنامەنووسی مەیدانی کورد بووە پیرەمێرد ڕۆشنبیرێکی جددی و ئۆرگانی بووە پەیامێشی هەبووە ئەم پەیامە ویستویەتی لە ڕێگای ڕۆژنامەگەریەوە بە کوردەواری بگەێنێ خاوەنی یەکەم ڕۆژنامەی ئەهلیە یەکەم ڕۆژنامەی سربەخۆیە لە کوردستانی گەورەشە هاتووە ماڵەکەی خۆی خستۆتە ڕەهنەوە یاوێتی بە پیتی چاپ و بە حیبر و ئەوە ڕۆژنامەی پێدەر بکە یعنی ئەو تاقە خانۆشی کردووە بە ڕۆژنامە و دەری کردووە بۆ ئەم وڵاتە کە لەو سەردەمەیە وەکوڵێ یەک هەفتە ڕۆژنامە فرۆش غەزەتە فرۆش گەڕاوە لە سلێمانیا حەودانە جەریدەی نەفرۆشتووە نیوەی خەڵکی ئەم شارە و باپیرانی ئێمە قەرزاری پیرەمێردن چونکە ڕۆژنامەکەیان بە ئابوونەکری و ئابوونەکەیان ناوەتێ ڕیکلامیان بڵاو کردوێتەوە پارەکەیان ناوەتێ لە هەموو ژمارەکانە هاوارەکە ئەڵێ کاکە باو جەری ڕۆژنامەکە بەردەوام بێپاری ڕۆژنامەکەم بەنێکە بردووتانە کە حکوومەت هەز دەکا جەریدەکە لە حەد تێپەڕیەوەوانە بیانی پێگرن ئیجاری بەلەدیەکە ئیجاری مەطبعەکە ئیلغاکەن بۆی تازە ناکەنەوە کە چاپخانە نەما ڕۆژنامی بۆی دەرناچێ ئەوانش بە پەلە بۆی بڵێ خۆمان لازممانە ڕۆژنامەی دەرەکەن بناوی زبان ژیانەکەی ئەم کەم ژیانی هەبوو دوو نقطەی لابن زێمێنێتەوە یەکەش نقطەیەکی لابن بێمێتەوە کە زبان ئەوە ڕۆژنامەی دەرەکەن ڕۆژنامەی زبان بەڵام پیرەمێرد کۆڵناوە ئەچێتە بەغا و تازەیە کاتەوە ئەنجا مەجی یعقوبیەت جەچڵی پێجەڕێ دایەخن دیزان کۆڵناوات ئەچێتە بەغا هەوڵێکی زۆرە بەتابەتی ئەمین زەکی بەگو و تۆفیقەوە بیوانی ناسن ڕۆژنامەی ژین دەرەکە امتیازەکەی ئەو داخرا بەڵام چیەکە بۆی خەڵ بزانێ عینی عەدەدە ئاخر عەدەدی ڕۆژنامەی ژیان لەکوێ وەستاوە ئەو ژمارەی تازەی خاتە سەر ژین ناڵێت ژین ژمارەیەک ژین ژمارە 500 ئەواندا ئەتر ئەوە تاکو ڕۆژی 15 حوزێرانی 1950 کە ژمارەی 1015 دەرکردووە ئەو ڕۆژە لە جێگا بووە نەخۆشی چەکرێ بووە کەی پیس کردو بەڵام ئاخر عەدەد ئێوارە تەسیحاتیەکات غەڵەتەکان چاکات بە چاپخانە دەرەچێ ژمارە 1015 مناومنەوە ژمارەی ماڵاوایی دەرەچێ ئەوە دوای 4 ڕۆژ ڕۆژی 19 مانگ ئەمری خواکە. پیرەمێرد بەخۆی پیاوێکی زۆر خاچی و سادە بووە سەرباریەوەی کە دواپۆستی متەسەڕیف ئەبێ لە دەوڵەتی عوسمانیە بەڵام کە دێتەوە کوردستان هیچ پۆستێک وەرناگرێ و زۆر سادە ژیاوە لەگەڵ خەڵکە تێکەڵێکی زۆری لەگەڵ چین و توێژە جیاجەکانی خەڵکە هەبووە و سادە بووە لە جلوبەرگە و بەردەوام سدارە و قات چاکەت و پانتۆلی لەبەر کردووە پیاوێکی کۆمەڵایەتی بووە لەگەڵ زۆرینەی بنەماڵەکانی سلێمانیە پەیوەندی تایبەتیە بووە لەگەڵ زۆرینەی ماڵە گەورەکانی کوردستانە وەکو ماڵی ئەفەندی لە مەلافەنی لە هەولێر وەکو ماڵی سەحمی خانەخا لە کەرکووک بێژگەرە بنەماڵەکانی سلێمانی وەکو ماڵە جاپەکانی ئاڵەمجە پیرەمێرد
بەقەت ئەتوانم بڵێم دەیان هێزی سیاسی ئەم سەردەمی ئێستای تەکنۆلۆژیا و ئەم هەموو ئابووری لە بەردەستمانایە ئەم ئازادی هەمانە خزمەتی کردووە. ئەو هاتووە ئیشی لەسەر پەرەپێدانی مرۆیی کردووە، پێ ئیشی لەسەر زمان کردووە، ئیشی لەسەر دروستکردنی مێژوو کردووە بۆ ئایندە. پێی وا بۆ ئێمە میلەتێکی مێژوومانونە، هاتووە ئیشی لە مێژوو کردووە. ئەمە قسەی پیرەمێردە منەی گێڕمەوە، ئەڵێ پیاو عیبە شاعیر بێت، چونکە شاعیرەتی میهنە نییە، پیشە نییە، شاعیرەتی خواستە، ئارەزووە، ویستە، بەهرەیە. ئەڵێ بەڵام من چی بکەم ئەگەر کیمیاوفیزیاش بە شعر بۆ میلەتەکەم نەگەڕمەوە خەڵک گوێم لێ ناگرێ. بۆڵە من بە ناچاری شعرم هەڵبژاردۆ بۆی زمانی گەیاندنی پەیامەکانم بێ بە خەڵک. پیرەمێرد زۆر شیفتە و سەوداسەری بەڕاستی مەولەوی بووە. یعنی مەولەوی بەڕاستی شاعیرێکی گەورە بووە و بەڕاستی ئێمە قەرزاری پیرەمێردین کە شعرەکانی مەولەوی بۆ کردوین بە بنهجەی ئێمە. مەولەوی زیاتر بە شاعیرێکی گەورەتر و عیرفانیتر زانیوە. تەنانەت پێش نالیشی خستۆ بۆ ئاگاداریتان. لەبەرەوە هەموو شعرەکانی مەولەوی کردووە بە شێوەزاری کرمانجی خواروو کە سۆرانی پیاڵێن. بێزگەلەوە شعرەکانی مەولانە خالیدی نەقشبەندیشی هەردووبارە لە فارسیەوە کردووە بە شێوەزاری خۆمان و ئەوەی مەولەوی بە ناوی ڕوحی مەولەوی کاتی خۆی بە دوو بەرێک وەکو دیوانش بڵای کردوەوە دواتریش چەند جارێکی تریش چاپ بووە. پیرەمێرد بۆ خۆی جیهانبینیەشی تایبەتی هەبووە، زۆرێک لە دنیا تێگەیشتووە، هەوڵی داوە لە ڕێگای ڕۆژنامەوە هەم بە شعر و هەم بە نووسینەکانی خۆی و هەم بە پەندەکانی بیگەێنێ. ئەوەی کە شعر و پەند و نووسینەکانی پیرەمێرد بخوانێتەوە بەڕاستی تۆ لەو ڕێگایەوە تێ ئەگەین کە پیرەمێرد ئینسانێکی لاشەڕ بووە، ئینسانێکی ئاشتی خواست بووە و پێی وا بووە کە ڕێگای ناتوندی تویژی ڕێگای ئاشتی خوازانە تاکە ڕێگایەوە باشترین ڕێگایە بۆی کوردەواری هەنگاو بە هەنگاو پێشکەوێ، هەنگاو بە هەنگاو بتوانێت پێویستیەکانی خۆی داوا بکە و مافەکانی خۆی بەدی بهێنێ. بەشێکی زۆر لە بەرهەمەکانی پیرەمێرد چاپ کراون و لێرە و لەوێ چەند نووسین و بابەت و لێکۆڵینەوە لەسەر پیرەمێرد ئەنجام دراون. بەڵام بەداخەوە هەتاکو ئێستا ئێمە مافی ئەو بیرمەند و ئەو زانا و ئەو ڕۆشنبیرەی گەورەی میلەتەکەمان نەداوە. کاکی گیان ئەسانی ڕقەمێکم بۆ وەرگرین. ئەلۆ ڕەحمە گیان چۆنی باوکەکەم باشی؟ ئەوەی لەم ڕۆژە قسەی حەق بکە ئەبێ چاوەڕێی زلە و شەق بکە. ماستەوچیەکان ئەمڕۆ پیاوچاکن، زۆر بڵێ و دەمڕوت لای خەڵکا پاکن. خاکمان سەرتاپای غەرقی جێژاوە، چونکە لە خەمی کەم کەسێ ماوە. چەند سەیرە دنیا ئاخ چۆن گۆڕاوە، پیاوچاک زەلیلە و جاش خۆی حەساوە. پیرەمێرد لە چوارچەوەی گرفت و کێشە کۆمەڵایەتیەکان باسی ئەو چەسانەوە زۆرەی کردووە کە لەسەر ژن و ئافرەتی کورد هەیە و لە چەند وتارێکە بەڕاشکاوانە دەڵێ ئەمن فێمینیستم. هەڵبەتە بۆ سیەکان و چلەکانی سەدەی ڕابردوو ئەمە کارێکی زۆر گەورە بووە. یەکێ لە شاعرەکانی کە بەداخەوە لە دیوانەکانی لۆ دەسووسا هەیە شعرێکی تیا بە ناوی جەمیلە. لەواچی جەمیلە یەکێک بوو بێ لەو کچانەی کە خزم و دەوروبەری کە باسی یەک کۆمەڵ دەستەواژەی و وشەی تایبەت بەکارێنێ کە هەستەکەی ئەوێت جەمیلە بە ئاگا بێنێتەوانێ لە ماڵێکی داخراوە بەڵکو ئەوە لە دەرەوەی ئێمە لە ئەوروپا بەو کرانەوەیە ئافرەتوانیوێتی ئەو لەمپەرانە بشکێنێت و بگاتە ئاستێکی کە دەورێکی زۆر گرنگ هانێکی زۆر گرنگی یاوە بە پرۆسی خوێندن بە زانست بە پێکەوە ژیان بە ژن بە مرۆڤ بە ئینسان دۆستی بە تێگەشتن لەو چەمکانی کە ئەو لە ئەوروپاوە فێری بووە. بۆ نمونە ئەو لە 32 سەرروتا لەسەر فێمەنیست بە ناوی فێمەنیستەوە ئانووسێ. ئەو بووە پێی وا بۆ دەردودای کۆمەڵایەتی بەفلەی یەکەم نەخوێندەواریە، سەرچاوەی هەژاریە. یەکەم کەسە لە کوردستانە کە هەوڵی یاوە بۆ نەهێشتنی خوێندەواری. ئەو قوتابخانەی زانستیە یەکەم محاولەیە لە هەموو کوردستانە
کە لە شاری سلێمانیە بۆ نێشتنی خوێندەواری. پیرەمێرد بە بڕوای من شکسپیر بۆ کورت کە بە ئینگلیز دەڵێیت ئەم وشەیە بۆ وانووسێڵە شکسپیر وای نووسیوە. چێژوەرگرتنی ئەمە لە زستان لەگەڵ بەفرا پیرەمێرد پێ ناسانوین. جوانی گۆیژە چۆن شکسپیر هەتا باسی تەمی سەر لەندەنی نەکرد. خەڵکی لەندەن نیا ئیحساسیان بە جوانی ئەو تەمەنە ئەکرد. زۆر جوانی ئەم وڵاتە هەیە ئێمە توانیوانە لە ڕێی پیرەمێردی نەبنەوە درکی پێ بکەین. پیرەمێرد نەوسن بووە، حەزی لە خواردن کردووە. سەرباری وەیکیان دێ بە تەرتی لە کۆتایی تەمەنیە هەندێک نەخۆشی هەبوو بەڵام پارێزی نەکردو و گوێ نەداوەتێ. زۆر حەزی لە کەباب بووە و بەردەوام وەکو باسی یەکەن دایمە بابەڵەیەکی زیادە لە ژیرفانیا هەبووە. لەیەکێ لە مناسەبەتەکانە کە باسی نەوسنیەکەن ئەوە نیە خۆشی کابرایەکی زۆر ڕۆحسووک و سادە بووە. پێیان ئەڵێ مەڵێن نەوسنی باپیرم بە نانێ جەننەتی دۆڕان. منە و نانە کە بابیشی لەگەڵ بوو دڵمی هەڵسۆڕان. ئیترەوە خەڵکەکە قسەی بۆ نامێنێتەوەەوە. شعرێکیکەی هەیە چەند بەیتێکی جوانە چوارینەیە کە لە ئەخیراڵێ حاڵی دنیا هەمووی کەبابێ بۆچی من نەیگۆڕمەوە بە کەبابێ کە حاڵی دنیا هەمووی لە ئەخیراکەوەنی ئەڕوات هەرچیە بکەی هەرە فەوتەی دنیا فانیە کەبابێ ئیترەوە ئەڕوا وکو تۆزوو بە بۆچی من نەیگۆڕمەوە بە کەبابێ. پیرەمێرد لە کاتی خۆیە کە پشتی ژنانی ئەگرت کردیان بە عەمیلی ئینگلیس کە پشتی لە عەشیرەتێکی ئەگرت کە ئەو عەشیرەتە زوڵمی لێکراوە ئەیان جەماعەتێکی کە قسەیان پێوت لەبەر ئەوەی پیاوخراپی بکەن. هەندێک کەس کە خۆشیان نەویستووە هەندێک کەس کە نەگەیشتە باڵای ئەو بەخیلیان پێ بردو و قسانیا پیرەمێرد پیاوێکی گەورە بوو پیاوی بوو کورد بوو وەر بۆ کورد ئیشی کرد بۆ کوردیژە. بیر و باوەڕەکانی پیرەمێرد بیر و باوەڕ ڕێ نەبووە لە ڕێی منهەجێکی سیاسیەوە یا لە ڕێی منهەجێکی دینیەوانەیە کەناڵیزە بکرێ توانایمانەوەی هەیە لەبەرەوەی کە بەڕۆح ئاشنایە تۆ بە ئاسانی ئەتوانی وەریگریت و بیگەیەنی. پیرەمێرد ئیستا حزوری هەیە هەر ئەم باسکردنەی ئێمە لە ئیستایە حزوری ئەو دەرەخە مردوێتی ئێمە دەرەخە چونکە ئەو لەو سەردەمەیە باسی ئەلکتریکەکە خەڵک چرا و قوتیلەی هەبووە باسی تەلەفریگەکە تازە لە چاویلان دانراوە بەڵام ئەو لە سەردەمێکا باسی کردووە کە خەو بووە. پیرەمێرد زۆر هەژار دۆست بووە لە زۆر وتارە پەرۆشی خۆی بۆ هەژاران دەربڕیوە. داوای ئەو کردووە کە هەندێ ڕێکخرا و کۆمەڵاتی دروست بوون بۆ دروستکردنی خانوو بۆ دەستگیرەوەکردنی ئەو خەڵکە هەژارانەی کە کرێچین کە ئەو زەمانە ژمارەیان زۆر بووە. ئەمانە خانوو دروستکەن و بەقیست ئەم خانوانە بدەن بەو خەڵکە هەژارانە تا بتوانن بێلان نەبن و یەشێ لە پێویستە سەرچەکانی ژیانی خۆیان بتوانن دابی بکەن. لەوانەیە خەڵک وا سیرکە بڵێ کرێکەی کەمە بۆی لەو خانووە ماوەت نە ئەم خانوو سەر بە ڕسقیش پاکی و ئەو پیاوە خۆیت دایمی پارێزراوی لەم خانوو تۆ جۆمێرە دار و دیوارەکەی بەس پارێزراویش چەنان نەکسەی عەسکەری و فیراری وشتم بەسەرات توێ زەلامی خۆی نەگرو بە ماڵ ئەوە کەمە ئەجار نەبوونی لە من چەند جار گەیشتومەتە سەر سفر هەڵیش ساڵمەتەوە ئەگەر چاکی ئەو پیاوە نەبێ ئەم خانۆکە منیتیام ئەمانە قەت لە مناو ڕووی نایە ئەوە فای بەڕاستی پاکە جا پیرەمێردیش ئەوەیەکە تەسیری تێکردو ئەمە بێم بالاغە زۆر تەسیری تێکردوم تامایشم مەمنونی ئەو خۆڵم کە بەسەر پیرەمێرد. شێوەی کەرەکان لە بەشەر ناچن بەڵام کەر زۆرن لەسەر دوو قاچن کەر هەیە تین و هەشە برسیە
کەریشمان هەیە لەسەر کورسیە. بەندەکانی پیرەمێرد حکمەتە، بەلاغەتە، بەڕاستی یعنی لەو سەردەمانە تەوان بە نائیب بەعنی کێسە پێرەندان پەرلەمان و نوێنەرەوەوانە ئەوان بە وشەی مەبعوثیان بەکارێناوە، یعنی بە گاڵتەجارێک باسییانەکە. جاوەڕە ئێستاڵێم مجارکەوە پێمن ئێستا بمایە و بیبینایە نائیبی ئێستا هیوایە کە 15 حیمایە هەیە و هیوایە 40 ملیۆن معاش وەرەگرێ و ئەوە چی کردایە ئەو بە معاشەکەمە قسەی لەسەر کردوون و تانەی هاویشتووە بۆ هەر مەوزوعەیەک شتێک لە ئارا ببێ پندێکی بۆوتووە، پندەکانی حکمەتە بۆی خەڵک لێوی فێر ببێ. ئەم لە ڕێی پندەکانیەوە هاتووە لەبەر ئەوەی ئێمە فەلسەفەمان نەبووە بەڕاستی لاواز بووین لە مەسەلی ڕەهەندە فکریەکانە، هاتووە بە زمانێکی زۆر سادە بە شعر فکری وتووە، بە شعر حکمەتی وتووە، بە شعر فەلسەفەی وتووە بەڕاستی. دەی فرەکوێخە مسکین هەڵناگرێ، تڕەکەڵەکی دیارە سەر ناگرێ، زۆر گورتان بەست و بازێکتان نەدا، بۆیە باوەڕتان پێ ناکەین بەخودا. کە گەل بۆ ئیشی خۆی تۆی هەڵبژارد، تۆزایی مەبە بە تۆسقاڵی ئارد، چونکە چاو بە چاو ئەکەوێتەوە، ناوی بەدناویت لێ نابێتەوە. ئەمە هیوادارم ئەوەی کە گەل هەڵیە بژێرێ گەلی لەبیر نەچێتەوە، چونکە چاو بە چاوەکە کەوێتەوە دوان ڕۆژ. خوا باڵی گەربیایە بە فیل سەربانەکانمان هەمی ئەتەپین. مەسەل لە یینێکی کۆمیدی وایە ڕەنگە بێ ئاماژە بە و کەسانە بکە کە ناتوان سەربانەکانمان بتەپێنن، بەڵام ڕەنگە بتوانن لەرزە بە عەرزەکە بێن و تۆ ئیزعاجکەن. خۆزگەم بە جاران نانی ساجی بوو، لە 1000 پیاودایەکێ حاجی بوو، ئێستا لە هەر ماڵ حاجی حاجیە، لە 1000 نانایەکێ ساجیە، ئەویش سوتاوە و نائیلاجیە، نە ئەم حاجیە و نە ئەو ساجیە. یەکی لە بەندەکانی پیرەمێرد ئەڵێ بەسکی برسی دامنێ لەسەر بەرد، بەڵام ئەم خەرە ژێردەستی نامەرد. ئەمە زانیم معناکەی زۆر بەقووەتە. ئای لە بەیاندا، ئای لە بەیاندا، ئای لەو بەیانەی دیم لە بەیاندا، خاڵێک لە مابەین جووتە بەیاندا، ئەستێرەی بەیان لە دەم بەیاندا، لە خوام داوایە مەرگم نیشاندا، سەر لە بەیاندا، دەم لە بەیاندا. لە وەسفەکە هەمووی بەیانە، هەر بەیانەی مانایەگە بەخشێ، بەیانێکیان سەر لە بەیانە، بەیانێکیان بەیە کە وەسوی ئافرەتەکە، بەیانێکیان ئەوە نییە ئەی لەو بەیانی دیم لە بەیاندا، سەر لە بەیانی، ئەستێرەی بەیان لە دەم بەیاندا، ئەستێرەی بەیانی بەیانیان زوو کە ئەستێرەیەک هەیە، ئەوە نییە ئەدرەوشێتەوە تاریک و ڕوون، دەمە و بەیان دایمەنەی بینی ئەستێرەی بەیان. لە خوامدایە مەرگمیشان سەر لە بەیاندا، دەم لە بەیاندا. سەر لە بەیانی سەر لە بەیانی و دەم لە بەیانی هەردووکی ئەگرێتەوە کە یعنی بەرە بەیان بێ. سەر لە بەیانی یعنی سەر لە بەیانیش بێ ئارگەڵ باوەشی خۆشەویستەکەش تابی دەم لە بەیاندا، ئەوەش ئەگرێتەوە. تێڕوانین و گۆشەنیگای پیرەمێرد بۆ ئیدیۆم و بۆ پەنت و بۆ ئەو وتانەی کە هەندێک جار لە شێو بە 2 دێر و هەندێک جاری بە 4 دێر وتوێتی کە ئەمانە هەمووی حکمەتن و لە ئەدەبی دنیاشە ئەم شتە هەیە و دەیان ئەدیبی گەورە هەیە بەم شێوازە ئیشی کردو بەم شێوازە قسەی هەیە و قسەکانی ئەنووسێتەوە. و من ئێستا خۆشببختم لە زۆر شوێنی گشتی و چایخانە و کافتریا و قوتابخانەی ئەبینم هەندێک لەوتەکانی پیرەمێرد هەڵواسراوە. ساڵانەی یادی جەژنی نەورۆزی کردوتەوە، خواردنێکی زۆری ئامادە کردو بۆ هەموو ئەوانەی کە بەشداری ئەو نۆرۆزە ئەکەن. ڕاستە جەژنی نەورۆز جەژنێکی کۆنی کورد بووە، بەڵام ئەوەی کە مۆرچێکی نەتەوەیی و مۆرچێکی سیاسیدا بە و نەورۆزەی کە ئێستاکە کورد لە هەموو شوێنێکی دنیا ساڵانە لە 21 ئازارە یادیەکاتەوە، فەزەکەی گەڕێتەوە بۆ پیرەمێرد. دەستنیشانکردنی شوێنێکی وەکو گردی مامەیەرەش بێمەڵامەت نییە. هەم لەوێکانی و ئاوێشی وەکوکانی وەسا شەریف هەبوو لەوێ کە زۆرێک لە ئاوەدانی داویە و ئۆختە زمانە دەشت چۆڵەوانی بووە. لامان کاتایشێ لە ڕەمزە مێژوویەکانی کوردستانیشی زیندوو کردەوەکەویش مامەیارەیە. وە ساڵانە هاتووە پیرەمێرد لە سەحسابی خۆی چەند مەنجەڵ یاپراخی لێ ناوە، 12 سەماوەری چای ساز کردووە، 12 سەماوەر بەپێی هەر 12 بورج و کەلووە فەلەکیەکانی ئاسمان. ئیتر لەو ڕۆژە خەڵک هاتوون، خەڵک بە بێ جیاوازی بە دەوڵەمەند و فەقیر و کوڕ و کچ و ئافرەت و ژن و پیا و ئەمانە هاتوون کۆبوونەتەوە لەوێ، ئاهیان ژێڕاوە
لەوێ هەڵپەڕیوەن و خۆشی وەمە بوو بۆ جۆرێک لە تێکەڵی بۆ خۆیان. خەجیش خان چۆنن باشن ئەحواڵتان باشە؟ ئەوە خەجیش خان وەکو خۆتان نەزانن بەیانی نەورۆزە اینجا هەمووتان دەعوەتن وەرن بۆ گردی مامەیارە خواردنوشیش لەگەڵ خۆتانانێنن یاپراق و خواردن و هەموو شتێک حازر کراوە ئەتر ئەم دراوسیانەش چێ حەزی کرد بێت با بێت و بەخێر بێن دەی سڵاوم هەیە بۆ هەموو لایەک خواحافیز. ئەم ڕۆژی ساڵی تازەیە نەورۆز هاتەوە جەژنێکی قەومی کوردە بەخۆشی و بەهاتەوە چەند ساڵ گوڵی هیوای ئێمە بێبەر بوو تاکوپار هەر خوێنی لاوەکان بوو گوڕی ئاڵی نەوبەهار ئەم ڕۆژی ساڵی تازەیە نەورۆز هاتەوە جەژنێکی کۆنی کوردە بەخۆشی و بەهاتەوە جەژنێکی کۆنی کوردە بەخۆشی و بەهاتەوە وەڕۆژ هەڵات لە بەندەنی بەرزی وڵاتەوە وەڕۆژ هەڵات لە بەندەنی بەرزی وڵاتەوە خوێنی شەهید ڕەنگی شەبەخشە و قەداتەوە وەسیەتنامە ئەم جارە ئەمرم من لە مردن ناترسم ژیانێکی باش و عمرێکی درێژم ڕابواردووە گەلێ شاران و وڵاتان گەڕاوم گەورە و پادشاهانم دیوە تاڵی و سوێریم زۆر چەشتووە بەنیوە خوێندەواری لە سلێمانی دەرچووم و خوێندنێکی بەرزم هێنایەوە بەسەر بەرزی ئەزانم کە لە ڕێی باوەڕی خۆمە حەبس و زیندانیەکی زۆرم دیوە لەم وڵاتە دوو چاوم هەبوو یەکێ زانست یەکێ ژین ئێستا کە ئیتر لەوانەیە کڵقی خزمەتم پێوە نەمێنێ و ببم بەبار بەسەر خەڵکەوە ڕوو ئەکەمە قاپی ئەبەدی بەبێ ئەوەی کەماڵی کەسم خواردبێ محتاجی کەس بوو بێتم هیچم پاشەکەوت نەکردووە و هیچم لە دوا بەجێ نەماوە چاوم لە دوای خۆم نییە خۆم بە ئاخر خێر ئەزارم هەرچەندە یەکەم هیوام ئەوە بوو کە ببینم قەوم و میلەتەکەم پلەیەک لەمە بەرزتر و خوێندەوارتر و پێگەیشتووتر بن بوو بە گرێ لە دڵما و نەمدی ئامۆژگاریم ئەوەیە بخوێنن کوڕ و کش تا خوێنەوار نەبن بێسوودە هەموو شتێک بە عیلم و فەنەوەیە وەکوتومە لای من بە خوێندەواریە خوێندەواریە هەر میلەتێک کە فەنی نەبێ دەردی کاریە خۆزگە خوێندنیش وەک من ئارەزوو ئەەکەم ببین و نەبێتە گرەی قورسی کفنەکەم ئامۆژگاریم ئەوەیە دنیا زۆر بە گران مەگرن تا ئەتوانن خزمەتی بێ مقابلی قەوم و زمان و وڵاتەکەتان بکەن و دەستی داماوان بگرن و لە دین لامان ڕەوشتان پاک و خاوێن بێ ئامۆژگاریم ئەوەیە ئەم قەلەندەرخانەیە تێکمان
چاپخانەکە مەفەوتێنن ڕۆژنامەکەش لە دەستمان چاپخانەکە ئیش پێ بکەن چونکە لەلایەکەوە ناکوژێتەوە و خزمەتێکی پێ ئەکرێ لەلایەکی تریشەوە ئەو جیهەتانەی من یارمەتی ماون بەڵکو بەهۆی ئیشکردنی چاپخانەکەەوە ئەو یارمەتیان نەبڕێت مزگەوتی هەمزاغاش فەرامۆش مەکەن یادگاری باپیرمە ئامۆژگاریمەوەیە شیعر و نووسینەکانم کۆکراوەیە مەیفەوتێنن ئیستیفادەی لێ ئەکرێت کە مردم لە گردی مامەیارە بمنێژن بۆم مەگرین ئەگەر زۆر بیرتان کردم جار سەرێکم لێبن فایق ئەم ئامۆژگاریانم بۆ تۆیە و بۆ ئەو کەسانەیە کە بە تەنگمەوەن